وەکو گەنجێکی کورد هیوادارم پێکهاتی ئەم حکوومەتە وەکو هەموو حکوومەتێکی جیهان حزبی سەرەکی هەبێ و هەروەها لایەنی ئۆپۆزیسیۆنیش هەبێ بەڵام بە شێوەیەکی زۆر ئاشتیانە بکرێت بۆ شێوەیە کە لە بەرژەوەندی گەنج و هەموو پێکهاتی ئەم کۆمەلگایە بێت. بەنسبەت تشکیلی حکوومەتی داهاتوو لە ڕاستیە پێم خۆشە ینی وەکو هاوڵاتیەکی ئەم خاکە حکوومەتێکی نیمچە بنکە فراوان بێت نەک بە کاملی بنکە فراوان بێت ئەمەش بۆ ینی جۆرێک لە معارەزە هەبێت لەسەر حکوومە ینی پەرلەمان هەر هەموو حیزبەکان باڵن هەموو کورد لە پەرلەمانیەکان لەناو حکوومەتیشدا نەبن چونکە لەم حاڵەتە غەڵەتەکانی حکوومەت نیشان نادرێت. پێم وایە ئافرەت هیچی کەمتر نیە لە تاکانی دیکەی کۆمەلگا چونکە ئافرەت پێویستی بە هاندانە ئەگەر ئافرەت بێوێ بەشداری بکات لە پێکهێنانی حکوومەت یان ڕۆڵی هەبێ لە پێکهێنانی حکوومەت مافی خۆیەتی کە ئەویشان بەشانی پیاوان بڕیاری خۆی بدە و متمانەی بە خۆی بیت.